یاریەکانی پاڵەوانیەتی تێنسی یانەكانی کوردستان گەیشتە قۆناغی پێشکۆتایی و ناسنامەی هەر شوواریانەکەی ئەم قۆناغە ئاشکرا بوو. لە یاریەکانی قۆناغی هەشت یانی نیشتیمان توانی سەرکەوتن بەسەر هەندرێنی هاوشاری تۆمار بکە و بگاتە قۆناغی پێشکۆتایی. یانەی قەڵاش دوای برنەوەی لە دهۆک توانی بگاتە هەمان قۆناغ. هەردوو یانەکەش شاری هەولێر لەم قۆناغا ڕوبەڕوو یەکتر دەبنەوە. یعنی نفتی شیمالی شاری کەرکووک دوای برنەوەی لە سیروانی شارەزور گەیشتە یاری پێشکۆتایی. هەولێریش بە برنەوەی لە ئاکرێ توانی بگاتە هەمان قۆناغ. هەولێر و نفتی شیمال لە یاری دووەمی قۆناغی پێشکۆتایی بە یەک دەگەن و براوەی هەردوو یاریەکە دەگەنە یاری کۆتایی. سینە کە یارزانی تێنس سەرزەوی توانین لە یانەی قەڵا توانیمان ئەوڕۆ بچین بۆ دەوری چار. زۆر سپاسی ڕاهێنەرەکەم دەکەم ماوەسەناس و ماوەسانەوە زۆر سپاسی باوکم دەکەم کارەمەتی زۆری داوین و ڕاهێنانی بەردەوامانەیە و زۆر سپاس بخوا توانیمان چار یاری ببینەوە و یعنی شتێکی دیارە کە سێگەنج بگەن بۆ یاریانە یعنی هەر چاریان بنەوە و زۆر سپاسی کاکەمال دەکەم بۆ نۆژنکردنەوەی یاریگاکان و زۆر سپاسی ڕێکخراوی تێنسیەکەم. من شوان لەتیفم یاریزانی نەفتی شمالی کەرکووک. دوای یاستێکی بەرز و توانیمان برنەوە یاریەکان گەیشت بگەینە پێش کۆتایی پاڵەوانیەتیەکە و دوای ئامادەکردن و زۆر سپاسی ڕاهێنەرەکان و ئەوانەی بەڕێوەبەری پاڵەوانیەتەکە و بێگومان ئەمان جێمە نازناوەکەیە. دوای ئامادەکاریەکی زۆر خۆ لەگەڵ ڕاهێنەرەکەمان کاکژینۆ و کاگاسۆ کە زۆر ماندوونە لەگەڵمان لەگەڵ یارزانەکانی کە توانیمان دوای ئاستێکی بەرز بگەینەوە ئەم پلێ و هیوادارین بگەینە کۆتاییش.